ئەوە خزمەتە من لە 76ەوە پێشمەرگە بووم لە شۆڕشی مەلا مستەفا شار پێشمەرگە بوو مانجێ 500,000 دینارم هەیە ئەوە مەعانەتەکانە دەماندنەوە ئەوە چاکە و پیاوەتەکەی دەیدنەوە ئەرە وەڵڵی ئەوەی کردومە لی پەشێمانم بەڵام پەشێمانی دەست نادا لێ وەڵا ئەو دەسەڵاتە وای لێ کردومەکە پەشەمان ئەو کەنێ دەسەڵاتە دەسەڵات دەبێ وابێ ئەو خەباتە بۆ ئەوەی کرا ئەگە دوا ڕۆژی کۆمەڵگا هەکەم بە جوانی بەڕێوە بچێ خەڵک بەڕێک و پێچێ بەڕێوە بچێ لەبەری بەسێتەوە تۆ دارێک دەیچێنی ئەگەم نسیەکەی بۆ تونێ بوو بۆچمە بۆستا والله دەڵم پارە نییە پارە شەیە بە دەڵم پارە نیە چی بکەین ئەو عالەمە هەمووی وەرستاوە بۆ پارە فەقیر و هەژارە کرێش چیە نەبوونە محتاجە وەڵاو دوو ڕۆژەیەم بۆرە ناوەڵا شەرەر نییە شەرەر جاوە مای ئەمڕۆ حەوتی شەژە ئەڵە سەردانیەوە مانگ بەسەر سوارە لە سەردانێ نەزەکەی سەرمان ئەوانەی ڕەفیقی مەبووینە هەموو شەید بوون لە بەخاشێنە منداڵەکانیان ئێستا ئەنێرنەوە ماڵێ ئەڵێن معاش نەما پارە نەما درۆشە منداڵی ساواس هەر بێشکەی لیان باوەڕ ناکە بڵێن پارە نەما بە بۆ خۆیان هەیە بە 400 دەفتەر ساری بکڕن بە 5,000 دۆلار خان و وێل لاوشت لە ئەمریکا و بەریتانیا و هۆڵندا بکڕن زانیا هەوی لێ وەرگتم و وێدامەوە ئەوە لۆ ئەوڕۆ زنجیرەکەت ئەوڕۆ نیسبینەیە سبینە ژەرێن پارە نیە و جمعەیە و پارە نەما ئەگە پارە هەبی ئەو دەینێویشیت 22/11/76 سێ گولەماوەکەتینەوە تو ئەوە ئیشی مەشاگەرنجینم پێشمەرگە کوشت بە گەلک پیاوتر بوون جاشایەتی پیاوتر بوو لە پێشمەرگایەتیە